سلااوتان لەبێ بەڕێزان، شەوتان باش، هیوادارم هەموو لایەکتان باش و تەندروستن. خۆشحاڵین جارێکی تر لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویست لەم هەوڵەدا کۆ دەبینەوە بۆ پێشکەشکردنی سیمینارێکی ژینگەیی لە هۆڵی گرین سکوول. سیمیناری ئەم شەومان لەژێر ناونیشانی پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆ و دووبارە بەکارهێنانەوەیە کە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا کامیران عەزیز گراڤی، مامۆستای زانکۆ و هەڵگری ماستەر لە زانستی خاک و ئاو، زۆر بە خێراتنی مامۆستای بەڕێز مامۆستا کامیران دەکەین بە ناوی گرین سکوول و بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان. ئەلبەتە مامۆستا کامیران یەکەم مامۆستایە لە بادینان بەشداری سیمینارەکەمان بکات کە ئینشاءڵڵا دەستپێکی باش دەبێت بۆ مامۆستایانی بادینان لەمە دووە تاوای مامۆستایانی تریش بەشداری دەکەن. بەڕێزان، ماوەی سیمینارەکە 45 خولەک دەبێت، دواتریش ئێمە دەرگای پرسیارەکانتان بۆ دەکەینەوە. ئەوانەی حەزیان لێ بوو بەدەنگ پرسیار بکەن کە دەستیان بەرزکەنەوە بۆ ئەوەی من لای خۆم مایشیان بۆ بکەمەوە و ئەوەی تریش دەتوان لە ڕێگەی نامەکانەوە پرسیارەکانتان ئاڕاستەی مامۆستا بکەن و بۆ ناو تۆمارکردنیش لە کۆتاییدا فۆرمێک دادەنین لە شوێنی نامەکان تکایە لەوێ ناوەکانتان پڕ بکەنەوە. ئەوانەی ناوی سیانیان لە شوێنی چاتەکان یاخود لە هۆڵی تەلەگرامەکان دەنووسن بە هیچ شێوەیەک ناویان تۆمار ناکرێت، بۆ تکایە ناوی سیانیتان بە ئینگلیزی لە فۆرمەکە تۆمار بکەن بۆ ئەوەی کێشەتان بۆ دروست نەبێ لە دروستکردنی بڕوانامەکان. ئێستاش دەست دەکەین بە سیمینارەکان. مامۆستا کامیران فەرموو. بنابێ خودێ مەزن دلۆڤان ئەس دەستپێکێ ji dil destxweşiyê li Rêkxirawa Siruştê Kurdistanê dikem û xudana projê Green School pirastî projekê gelek ciwan û xizmeta jîngehê biketin. Mamosta destê dengin baş e, deng dêt? Belê Seyda. Mamosta Karzan deng baş e tixwe we? Belê fەrmوو. بله. و بۆ ئەم کارە جوانە ڕاستی خزمەتی ژینگەه و ژینگەه دۆستان دەکات و دەستخۆشی و سوپاسیەکی تایبەت بۆ مامۆستا کارزان کە بەم ئیشارە بووە و ئەم خزمەتە بۆ ئەوەی پێشکەشی ئێمە و ژینگەه دۆستان بکات. ئێستا بەس یەک دەقە شێر سکرین بکەم. بەڵێ، شێری سکرینەکەت بکە و بەردەوام. بله، دوباره هین همی بخیر هاتن، سرچاوه هاتن دستخوشی رێکخراوە سروشتی کوردستان کەم و هەر وسا خدا ناخۆ پروژه گرین سکول سپاسیەکە تایبەت بۆ کارناس سعدی کو بوی پروژه را بۆ ڕاستی هزرێکە geleka جانە و خزمەتێکە geleka جان پێشکەشی ئەvê تەخێت کەت کو تەخوا ژینگەه دۆستانە و ژینگەهێژی پیش چند روزێک مامۆستا کارزان من بەسوڕانی تۆزێک بەسوڕانی بادینی قسە دەکەم چونکە وابزانم هەمویان زۆربیان لە لای سلێمانی و ئەربیلن بە پێکەوە تێبگەین. ئینشاڵڵا من محاولە دەکەم چونکە بادینی سوورانیەکەم ئیندە تەواو نییە. زۆر مەوزوع هەبوون کە قسە لەسەر بکەین، بەڵام ئەو موضوعی که هلمان بجارد منو مامۆستا کارزان لەسەر ڕێککەوتین ئەویش چوونیەتی پاککردنەوەی ئاوەڕۆیە، بە تایبەتی ئاوەڕۆی ماڵەکانە. چۆن فکرەی ئەم عنوانە هات ئەوەیش پاش ئەو ئێمە بە تایبەت لەم ساڵەدا کە هەبوونی قەیرانی ئەو لە گەلێک ناوچە ڕوویداوە، ئەویش بەهۆی ئەوەی زێدە بەکارهێنانی ئاو و دووبارە نەکردنیان یان معالەجە نەکردنی ئاو بووە ئەگەری ئەم قەیرانە ئاوەکان. ئەگەر لە سەرەتاوە پێناسەیەک بدرێن ئایا
پیش ئەوە بڕم بوونا مۆزوعەکە هەندێک پێناسە وەکو ئایا وەتەر پۆلیوشن چییە، ئاوی پیسبوونی ئاو چییە؟ ئەو هەر شتێک هەر مادەیەک لە ناو ئاودا کوواڵەتی ئاو کەم بکات ئەوە دەبێتە هۆی پیسبوونی ئاو. ئەمە بە کورتی پێناسەی پیسبوونی ئاوە. ئەگەر بڕم بوو پێناسەیەک بۆ چاککردنەوە یان معالەجەکردنی یان دووبارە بەکارهێنانی ئاو بکرێن، بریتیە لە پرۆسێسەی یان کردداری نەهێشتنی یان نەهێڵانی هەر مادەیەک، چه مادەیەکە بایۆلۆجی بیت یان کیمیایی بیت یان فیزیایی بیت، کە دەبێتە هۆی خەرابی ئاو یان کەمکردنەوەی کوواڵەتی ئاو لە ناو ئاو. بەم پرۆسە دەڵێن وەتەر تریتمنت، یعنی پاککردنەوەی ئاوە یان معالەجەی ئاوە. هەر کردارێک کە ئەم شتە خراپانەی لە ناو ئاودا کە وەک فیزیایی بیت یان کیمیایی بیت یان بایۆلۆجی یان زیندەوەرزانی بێتن کەم بکات، کوواڵەتی ئاو کەم بکات لا بدات، ئەوە دەبێتە وەتەر تریتمنت یان چاککردنەوەی ئاوی ئاو. ئێمە سێ مەزدەری سەرەکی ئاوی ئاوەڕوومان هەیە. ئاوی وەکو ئێوە پێدەڵێن ئاوی ئاوەڕوو میاه المەجاری سێ مەزدەر هەیە. مەزدەری یەکەم ئەوەی لە ماڵەکان دەدەچێت، زۆربەیان کە لە مەطبەخە، لە حەمامەکانە یانیش لە تەوالێتەکانە. شتێکی ئیجابی هەیە لە لایمان کە ئاوی ئاوەڕووی تەوالێتەکان لە هی مەطبەخ و حەمام جیایە. ئەمە شتێکی باشە. بووچ باشە چونکە دووبارە چاککردنەوەی یان معالەجەکردنی سەهلترە، ئاسانترە ئەگەر هەردووکیان پێکەوە بن. مەزدەرێکی تری ئاوەڕوومان هەیە، ئەویش ئاوەڕووی کارگە و معاملەکان. هەرچەندە ئەوەندە زۆر گەورە نین، معاملە و کارگەی گەورە نین لە مەنتەقەی خۆمان، بەڵام ئەویش مەزدەرێکی ئاوەڕۆیە، یعنی دەبێتە هۆی پیسبوونی ئاو. مەزدەری سێیەم هەندێک جار کاتێک باران زۆر دەبارێت و دەبێتە هۆی لافاو یانیش ڕامالینی ئاو لەسەر زەوی ڕوودەدات. ئێوە دەزانن کە لە سیستەمی ئێمە و سیستەمی ئوروپا جیایە. سیستەمی ئوروپا زیاتر هەمویان سیستەمی قەسیسەی ژێرزەوی هەیە، ئاوی هەمویان لە ژێرزەویە دەڕوات بۆ شوێنێک و لەوێ پاک دەکرێنەوە. بەڵام هی ئێمە سەر ڕووی زەمین دەچێت ئاوەڕوو. ئەمە ڕاستی شتێکی زۆر خراپە لە ڕووی ژینگەهەوە و لە ڕووی سەخلەمیشەوە. ئەمە شتێکی نەجوانە و هەندێک جار کاتێ باران دەبارێت ئەم تۆز و خۆل و ئەوەی لەسەر زەوی و هەر شت پاشماوەکان هەمویان پێگەوە دێن و لەگەڵ ئەم ئاوەڕوە دەڕواتە ناو ڕووبار یانیش هەر یان سەد یان هەر شوێنێکی کە ئەو کو دەبێت و دەبێتە هۆی پیسبوونی ئاو. ئەمە ئەم هەرسێ مەزدەرە ئەساسیینە کە دەمێنە هۆی کە مەزدەری ئاوەڕوون لە هەر شوێنێک، بە تایبەتی لە کوردستان. ئەگەر بڕوین ئاوی ئەو ئاوەڕوو لە چ پێک هاتووە؟ زیاتر ئاوەڕووی ئەوی لە ماڵەکان یانیش لە معامل دەردەچێت لە چی پێک هاتووە؟ لە دابش کراوە بۆ ئاو کە 9.9 پێک هاتووە و 0.1 تەنە ڕقەکانە. ئێستا ئاو بەجێ دێنە تەنەڕقەکانی لە ناو ئاو ئەوانەی بووینە هۆی پیسبوونی ژینگە. ئێستا ئین ئۆرگانیک و ئین ئۆرگانیکمان هەیە، ینی مادەی ئەندامین و هەندێک مادەی نائەندامین. مادەی ئەندامین وەکو پروتین و کاربوهیدرات و چەوری ئەوانەی زۆربیان لە مەطبەخەکان دەردەچێت و ئین ئۆرگانیکیش وەکو گریت هەر شتێکی وەکو تۆز و خۆل و ئەوەی لەسەر زەوی و لە هەندێک میتالز یعنی کانزەکان ئەوەش مادە نائەندامیەکانن.
ئێستاگەر پرسیارێک بیکەین بۆچی ئاو دەبێ پاک بکرێتەوە یان بۆچ معالەجەی ئاو بکرێتەوە. ئێستا چونکە زۆر هەیە یانیش ئەسباب ئەگەر هەیە بۆ ئەوەی ئاو پاک بکرێت، لە هەمویان گرنگتر دەبێت ئێمە گرنگیەکی زۆرتر و احتیمامێکی زیاتر بەخۆ وەک سەحەت و وەک ژینگە بدەن بۆ ئەوەی ژینگەی خۆمان و سەحەتی خۆمان بپارێزن. دەبێ ئەم ئاوە دووبارە ئەم ئاوەڕوانە لە شوێنێک کوبن و دووبارە چاک بکرێتەوە یان پاک بکرێتەوە. ئەوەی دووەم بۆ ئەوەی گراوند وۆتەر ئاوی ژێر زەوی پیس نەبێت. ئەگەر ئەمە یەک نمونەوە بگرین کە لە پێش چەند ڕۆژێک لە هەولێر قەیرانی ئاوی سەری هەڵداوە. بۆچی؟ چونکە هەولێر لە مەزدەرەکانی ئاو دوورن، وەکو ڕووبار وەکو سەد. ئێستا ئێمە ئەگەر باسی دۆک بکەین، لە دهۆک ئێمە سەدی مووسڵ هەیە، سەدی دهۆک و هەروەها ڕووباری دیجلەشمان هەیە. ئەوە هەر سێ مەزدارن، مەزداری ئاون و هەر کاتێک حەزمان هەبێت لە هەر لەسەر یەکێک لەم ئەمانە پرۆژەی ئان مەشروعی پاکردنەوەی یان معالەجەی ئاو دادەنرێن و دەتوانن ئەعتیمادی بکەینە سەر. بەڵام ئەمە لە هەولێر زۆر دوورە، بەتایبەتی ناوشار سەتەری هەولێر کە زۆر دوورن لەم مەزدەرانە و بۆیە دەبێتە ئەمە ئەعتیمادی کولیان لەسەر ئاوی ژێرزەویە. بۆیە هەر کاتێک ئاوەکە دووبارە بەکارە نەهێنرا و یانیش معالەجە نەکرا یانیش زۆر ئیستیهلاک بوو، ئەوە دەبێتە هۆی قەیرانی زۆر گەورە لە مستەقبەل بەتایبەتی لەو شوێنانەی وەکو هەولێر. هەروەها زۆربەی وڵاتەکان کەناری دەریان هەیە. هەر کاتێک ئاوی ئاوەڕۆ بڕوەتە یەکێک لەسەر ئەم دەریانە یانیش لەم کەنار ڕووبارەکان یان سەدە، ئەوە زۆربەی پاشماوەکان لەسەر کەناری دەریا کۆدابن. منزەڕێکی کرێت و نەجوان و لەگەڵ ئەوەی سیاحەکانیش حەزیان لەسەر نییە. ئەوەی لە گرنگتر لە کەنارە دەریاکانە ژیانی گیاناوەرەکانی لە ناو ئاودا. ئەوەش زۆر مهمە. هەر کاتێک ئاو پیس بوو من باسی ئەمە دەکەم چونکە لە دووهۆک زۆربەی ئاوەڕووکانمان ئاوەڕووی ماڵەکان ڕووبارێک هەیە لە دووهۆک هەمووی دێتە سەر ئەو ڕووبارە پێ دەڵێن گوشکەڕۆ. ئەمە پاشان دەچێتە سەر یەکێک لە سەدی مووسڵ و سەدی مووسڵ ئەعتیمادی کولیمان لەسرە بوو پاکردنەوە بۆ ئاوی بۆ دهۆک بۆ مووسڵ. دەبێ ئەم کاتی ئەم ئاوە پیسە ئاوەڕوە پیسە دەڕواتە ناو دەریاکە، ئەوە ژیانی گیانەوەرەکان دەچێتە تەوڕێکی لە مەترسیدا. بووە دەبێ ئەم ئاوە پاک بکرێت و نەڕژیتەوە یان نەڕواتە ناو مەزارێکی تری ئاو وەکو ڕووباریان سەد. و ئەوەی لە هەمان گرنگتر ژیانی خەڵکە. هەر کاتێک ئەم ئاوە پاک بکرێن معالەجە بگرێن، ئەوە ژیانی خەڵک و مسوگەرتر دەبێت، چونکە ئەو هەموو ژیان بێ ئاو نابێت. بووە ژیانی هەموو خەڵکی بە ئاویان مرتبطە. ئاوەڕۆ هەندێک خەسایسی هەیە، هەندێک سیفەتی هەیە. ئەو سیفەتانە دەبنە هۆی پیسبوونی ئاو. جا ئەو سیفەتانە سیفەتی فیزیایی بێت یان کیمیایی بێت یان بایۆلۆجی بێت. ئەگەر ئێمە بڕۆن بۆ باس لەسەر هەندێک لە سیفەتە فیزیاییەکان بکەین، ئەوانەی دەبنە هۆی پیسبوونی ئاویانیش لە ئاوەڕۆکاندا هەن، لە هەمویان گرنگتر کەلەرە. وەکو ئێمە زۆر معلومە کە ئاو نەڕەنگ و تام و بوونی نییە، بەڵام ئەو ئاوەڕووی لە ماڵەکان دەردەچێت زۆربەیان ڕەنگیان لەسەر ڕەنگی قاوای یان ڕساسی کراوەیە.
بەڵام بمرور الزەمان ئەگەر ئاوەکە زۆر بڕوات ئەوە ڕەنگەکە دەگۆڕێت بوو ڕەنگی ڕەش. ئەمە شتێکێکە لە سیفەتەکانی فیزیایی کە ئاو پێ پیس دەبێت. لە سیفەتەکانی تری فیزیایی بوونە زۆر جار بینی ناخۆش لە هەندێک ئاو دێت هەر کاتێک بە تایبەتی ئەگەر لە شوێنێک بوو یەک ڕۆژ دو ڕۆژ سێ ڕۆژ ماوەتەوە ئەوە بینێکی زۆر ناخۆش دێت کە بینەکە زیاتر لە هێڵکەی فاسد دەچێت. ئەوەیش بەهۆی ئینتاجیان بەرهەمهێنانی غازێکە کە پێ دەڵێن هایدروجین سولفایدە. هەروەها سیفەتی سێەمی فیزیایی کە لەناو ئاوەڕەکاندا هەیە ئەویش تمپرێچەرە. هەرچەند ئاوەکە لە ماڵەکان وان لە کارگایەکان دەردەچێت دەرەجەی حەرارەی بلندە زۆرە. سولێت هەروەها تەنەڕەقەکان هەر شتێک لەناو ئاو بێت لەناو ئاوەڕۆدا ئەگەر ئاو نەبێت ئەو تەنەڕەقەکانە. سیفەتی تری گرنگی فیزیایی کە لە ئاوەڕەکاندا ئەویش توربێتیە شێلی یعنی نەوازحی ئاوە. ئەوەش قیاسێکی زۆر گرنگە بۆ ئاو هەر کاتێک ئاوەکە وازح نەبوو یعنی ڕەنگەکەی وازح نەبوو ئەمە شتێکی تایە دەبێتە هۆی پیسبوونی ئەو ئەمەیش یەکێکە لە سیفەتە فیزیاییەکانی لەناو ئاوەڕەکاندا. ئەگەر بڕۆم باس لەسەر هەندێک سیفەتە کیمیایەکان بکەین لە هەموویان گرنگتر pH. pH وەکو ئەزانین کە pH ئەوەی لە بە کەلکی خواردن بێت pHەکەی لە نێوان 6.5 تا 8.5 8.5. ئەگەر لەمە کەمتر بوو لە 6.5 کەمتر بوو ئەوە دەبێتە ترش و بە کەلکی خواردن نایێت و هەگەر لە 8.5 زیاتر بوو دەبێتە قاعدی دەبێتە تفت ئەویش بە کەلکی خواردن نایێت بووە ڕەنجەکەی pH لە 1 تا 14. سیفەتی دووەم گازەکان هەندێک جار زۆر جار لەم ناو ئاوەڕوەکاندا زۆر گازەکانی تواون هەن کە لە ناودا تواون بە تەواوی و بووە ئەم گازانە دەبنە هۆی ئەوەی ئۆکسیجین کەم بکات و تەرکیزی هەر یەکێک لە کاربن دایۆکساید و هایدروجین سولفاید زیاد بکرێت لەناو ئەم هەردوو گازەکانیش خراپن بۆ صحەتی ئینسان. هەروەها ئین ئۆرگانیک مەتەرمان هەیە لە ناو ئاوەڕدا ئەویش بریتین لە کلۆرید و نایترۆجین و فسفور و سولڤەر و هەندێک مرکبی معقدی ئۆرگانیک و هەروەها کانزا گرانەکان یان کانزا قورسەکان معدن تەقیلە و لە لایەکی ترەوە ئۆرگانیک ماتەرمان هەیە مادەی ئەندامین هەن وەکو کاربۆهیدرات و سلیلۆز و پەموو و فایبەر و نشا و شەکر و هەروەها چەوری و زیوت ئەوانەی زیاتر لەناو مەطبەخەکانی ماڵیان دێتە دەرەوە ئەوەیش دەبێتە هۆی پیسبوونی ژینگە بە یەکێک لە سیفەتە پیسبوونی ئاو بە سیفەتە کیمیاییەکان. ئەوەی خەسڵەتی دوماهی خەسڵەت ئەوەیش ینی سیفەتی بایۆلۆجی ئەنزیدە وەرزانی هەیە ئەوە کاتێک کە هەندێک زۆر جار ئاوەکانیش پیس دەبێت بە پیسبوونی بایۆلۆجی یان زیندەوەرزانی بەهۆی هەبوونی بەکتریا یان میکرۆب یان هەندێک ئەو گیانەوەرانەی ئەفۆن ئەو میچەرانەی کە بە چاویان نابینرێت وەکو ئەڵجای هەروها ئەڵجای و فەنجای و فیتر و ئەم شتەیش لە ناو ئاودا ئەمە هەموو پیسبوونی یانیش سیفەتە بایۆلۆجیەکانە بۆ لە ناو ئاوەڕۆدا. مەبدەئی ئەساسی پاکردنەوەی ئاوە زیادکردنی ئۆکسیجینە. هەر کاتێک ئاوێک پاک بکرێت دەبێت زیاد بکرێت بە ئۆکسیجین. ئەم کاتێک زیاد بکرێت بە ئۆکسیجین بەکتریا ئەو پاشماوانەی لە ناو ئاوەڕۆدا بەکاردێنێت وەکو خۆراک هەر وەکو بەم
هاوکێشەی لە پێش چاوتانە پاشماوەکانی لەناو ئاوەڕۆدا ئەگەر ئۆکسجینش بدرێت ئەوە بەکتریا وەکو خۆراک بەکاردێنێت پاشماوەکان پاک دەکرێتەوە و هەروەها هەندێک بەکتریای تر دروست دەکرێن پەیدا دەبن ئەون کە بەکتریای نەزیان بەخشن بەلکو مفای هەیە لەناو ئاودا. ئێستا ئەگەر یەکێک پرسیارێک هەبێت بڵێتن ئایا چۆن ئەزانم ئاو بە چی پیس دەبێت، ئایا چ تەرکیز چ وەحدە چ بەکاردێت بۆ دەستنیشانکردنی ئاو. ئەمە جدوەلێکی گەورەیە، من لەبەر نەبوونی کات من هەندێک نمونە وەردەگرم و بە زیاتر تەوضیح بێت کە ئاو چۆن دیار دەکرێت کە ئەم ئاوە پیسە یان پاکە بۆ خواردنەوە. طبعا لە ڕێگای مختبەرەکان دەستنیشان دەکرێن، حەسبوو دەکرێن. ئەمە مجموعەیەکی ئەو شتانە کە دەبنە هۆی پیسبوونی ئاو بە زیاتر بە یونیتی وەحدە ئانیەکەی میلیگرام پەر لیترە و لێرە تەرکیزەکەیە. ئەگەر سێ تەرکیزمان هەیە، تەرکیزی زەعیف و ناوەند و قەوی. ئێستا ئەگەر تۆتال سولیت مجموعەی یانیش مجموعەی سولیت وەرگرین ئەوە بە میلیگرامە. ئەگەر 305 بێت ئەوە تەرکیزەکەی کەمە. ئەگەر 720 بێت ئەوە ناوەندە. ئەگەر 1200 بێت ئەوە تەرکیزەکەی زۆرە لەناو ئەودا و ئەوە دەبێت معالەجە بکرێت و هەرچەندە لە میدیەمیش دەبێت معالەجە بکرێن. ئەمە ئەو سیفەتانە و ئەمە هەندێکی تریشیانە کە هەر لەم جدولەدا هەن باسی هەموو ئەوە تەوزیحیان کردووە تەرکیزەکەیان. ئەگەر کۆنسنترێشنەکان کە زەعیفە ناوەندە یانیش قەویە. ئێستا دێنە سەر لوبی مەوزوع ئەویش پاکردنەوەی ئاوە. ئێستا چۆن ئاو پاک دەکرێتەوە؟ ئێستا سەحبەت و قسەمان کرد لەسەر چوونەتی کوکردنەوەی ئاو لە ئەوروپا چۆن ئاو دەکرێتەوە. طبعا هەمووان سیستەمی قەسیسەکانی ژێرزەوین، ژێرزەوی قەسیسەکان کوم دەکرێن و ئەو ئاوە لە ژێرزەوی و هەندێ پاشان دەچێتە ئەو مەشروعی پاکردنەوە. بەڵام لێرە زۆربەی وڵاتەکانی خۆمانیانەوەی لە شەرق ئەوسەط سیستەمی ذەکییان نییە، یەک ژێرزەوی و زۆر جگە لە وڵاتی قەتەر و ئیمارات و ئەو خەلیجەکان کە سیستەمی باشیان ئەوانیشە. بەڵام ئەوانەی لە دەوروبەرمان هەمویان سیستەمی کە ئاوەکە لە ئاوەڕەوی ماڵەکانیشان معامل دەردەچێت و دەچێتە سەر یەکێک لە مەزدەرەکانی دەبێتە مەزدەر و دەڕواتە سەر یەکێک لە ڕووبار یانیش سەد یان دەریا. ئەمەش شتێکی زۆر خراپە ڕاستی، ینی پیسبوونی ئاوی ڕووبار یانیش دەریا پێشتر باسمان کرد چەند خراپە، چەند زیانی لەسەر ژیانی ئەو بەتایبەتی گیانەوەرە و زیندەوەرەکانی ناو ئاودا هەیە. ئێستا ئەوەی باز دەکەین کە چۆن ئاو پاک دەکرێت. ئاو بەڕێکەی پێشترمان زۆر ڕێک هەیە، بەڵام ڕێکەی زۆر با و زۆر بە ئاسان پێ دەڵێن the water treatment plant، ڕێکەی پاکردنەوەی ئاوە. ئەم ڕێکەیەکی ئاسانە، زۆر باوە لە منطقە هەموو، بەتایبەتی کە ئێمەش لە دووکیشمان ئەو بەکاردێنن و زۆربەی هەرێمی کوردستانیش ئەم مەشروعانن هەن. ئەم مەشروعە چۆن ئەو پاک دەکرێت لە ڕێگای 7 خەتوە. ئێستا وەکو ئەوەی لە پێش چاوتان بە ڕێگای 1 خەتوە 7 خەتوە ئێستا دێن یەک باس لەسەر دەکەین کە چۆن ئاو هەر لە کاتێ لە ڕووباریان لە سەد وەردەگرێن تا مەشروعەکە تا ئاوەکە تەوزیع بێت لەسەر ماڵەکان. یەکەم خطوە، یەکەم ستیپس بۆ پاکردنەوەی ئاوە هەڵکێشانی ئاوە لە ڕووباریان لە سەد. ئێستا زۆربەی ئاعتیمادی
اعتمادی من لسر آوی سد یان آوی روباره یان آوروی اگر آورو لشوین کوب بیتو هر دیت سر ام روبار و هر ام سدانه بویا هر او سده و هر او روباره دبیت مصدر بو آو چون او یکم شده به ام او لم روباره بکشید بو نمونه کرباسی مشروعی خرابدم لدهوک هیا که او مشروعی کی پاکردنوی او تابعی مدیریه آوی دهوکه که او لوی پاک دکریتو و پاشان توزیع دکت بو نو باجر اعتمادکی کلی لسر روباری دیجله روباری دیجله کاتک اوه زانن لسر همو روباره کان زوربی رز و چم و بیستان و باغدان هن ام لم رز و باغ زور شد دچنرین هند جر مبیدات حشرات مبیدات سوزایل دادرین بو اوی که منتوجکی یعنی برهمکی باش بید و پاشان او همویان دین سر ام روباره هر وها زور جار حیوان مرو مانگا لسر ام آوا یعنی خودان دکرین بویا زور جار ام آوا آوایش پیز دبید هندی جار شد گیانور وکو مرو مانگا دمرید بویا یکم خطوه او لپروژه او لنو ام مصدری او وکو ربار برکای موتور و دینامو دکیشرین بونا و مشروعه لپیش اوی آوکه بکیشرین بونا و مشروعه دبید شتێک وەکو فلتەر هەبێت کە نایڵێت ئەم هەموو تشتەکان بێت چونکە لەگەڵ ئەو پێشترمان باس کرد قۆرمیدار هەیە حیوانی مردوو هەیە دەبێت کورسیە پلاستیکیەکان هەبێت ئەم هەموو شتانە ئەگەر ئەمانە بێن و ناو پرۆژە لە ناو مەشروعدا چونکە مەشروع هەموو پێکهاتووە لە چەندین ئامیرە ئەوە دەبێت نەهۆی لە کارکەوتنی ئامیرەکانی یانیش کەمکردنەوەی کواڵیتی پاکردنەوەی ئەو دەبێت ئەمە وەکو فلتر دابنێن فلتەرەکان چۆن دوو جووری فلتەرمان هەیە فلتەری یەکەم وەکو پێ دەڵێن کۆرس سکرین هەندێک مشەبەکی ئاسانین کە ناهێڵێن شتە گەورەکانی وەکو قوڕم یانیش ماسی بێنە ناو مەشروعەکە دووری لە نیوان ئاسنیان ستیلز بارس 5 تا 15 سانتیمترە پاشان دێتە مەرحەلەی دووەم دێتە فلتەری دووەم ئەویش فاین سکرینن ئەوەی مشەبەکەیان فلتەرەکەی بچووکترە بووە لە 5 تا 20 میلیمترە بۆ ئەوەی نەهێڵێت شتی بچووکەکانی تر وەکو ئەگەر هەندێک بەلگیدار بێت گەڵای دار بێت یانیش پارچە قوماشێک بێت نەهێڵێت ئەم شتانەیش بێنە ناو مەشروعەکە ئەمە خطوەی یەکەم وەکو ئێستا پێشان دەدەم کە ئەم سکرینە چۆنن ئەوەی لە لای چەپ ئەو فاین سکرینە ئێستا ئەوە زۆر ناعیمن ئەو ئاسنەکان دووری لە نیواندا کەمە و ئەمە کۆرس سکرینن ئەوە زۆر گەورن بۆ نەهێشتنی هاتنەژوورەوەی مادە گەورەکان بۆ ناو پرۆژەکە ئەمە خطوەی یەکەم خطوەی دووەم پێ دەڵێن ئیرێژن چییە؟ یعنی تەهویە لێرە هەوا زیاد دەکرێن بۆ مەشروع بوون ئاوەکە ئەمە خطوەیەکی زۆر مهمە چونکە ئەم خطوە ئەمە وەکو تافکە یانیش وەکو ئێمە بەبادینی دەڵێن سیلاوێک دروست دەکرێن و ئاو دێدا تێتە خوارەوە و تەهویە ئۆکسیجین پێدەدرێت هەندێک جار کلوریش لێرە زیاد دەکرێن ئەم ئیستیفادەی ئەم خطوە چییە؟ ئیستیفادەی ئەوەیە کە پاش ئەوەی ئاو لە هەردوو مخلەکان یانیش لە هەردوو فلتەرەکان دێنە ناو مەشروعەکە ئەمە دەدەنێن هەوا بڕواتە ناو ئەم ئاوە بۆ نەهێشتنی هەندێک غازەکانی کە لە ناو ئاودا تواوان بە تەواوی
لرقي أم خطوة كأو أكسجين يعني هوا بيدريت نايلت أم غازنا بمنيتا لناو أو دا وكو دوام أكسيدي كربون كبريتي هيدروجيني وكو هيدروجين سلفايد كم هردو كان صفتي ترشيها حامضين قبل بيشتر ما باسكت يعني بي اتش كي لشش كم ترى تاب يك اما دبيته هو اوي امريكان بخوري توا يعني تاكلي دروز بيت اما زور خرابا بو معملك هروها يكك لاستفادة تري ام خطوة اويا بو نهشتني هندي كانزا وكو ايرونو منغنيس ام دو كانزانا لناو اودا نتواون بويا اما زور خراب هندي جار تامي نخوشيان لاودت هر كاتك ام هردو كانزا لناو اودا بيت تامي كي نخوش لاودت وهروها خراب بو كاتي شوتني جلاكان اما هردو كان خرابن بويا إيريشن بخطوة كي زور مهم دادن رين لمرحلة كاني باكردنوي آوي آواروكان بو آوي بكالكي خواردن بيت استا پیشان دادم که لموینه دا دیاره چون او لپاش لمرحله یکم که او فلترو او مشبکانه تینا دریا لروبار تینا نو مشروعك او وكو شلال ينتافكه ديتا خواروا با هوا لبدات اما وينك واضحتر ديار دكرن خطوي تري باش ام مرحله بيدلين خطوي كواكيوليشن و فلاكيوليشن ام خطوه لدو مرحله استا هر آویک او آویدت ام آوا پاش مرحله تهویه دیده ناو هندک خزانی گوره خزانیان تانکی گوره ام آوا هندك مادة معلقة كده مادة معلقة يعني خولا توزة معلقا زوربيان نيجاتيف تشارج يعني شحنة سالبيان هيا بويا مادة كي كبيدلين آلوم بعربي بيدلين شب هيا بوتاسيوم هيا صوديوم لم مرحلة دا ام مادة زيادة كرين لنا ام سودي ام مادة كيميائية تشيا او شحني امام مصدري شحني موجبا او شتاني معلقا كلنا او دابون هوي بيزبوني او زربان شحني سالبيان هيا بويا امام ماده محاوله دكات موجب وسالب يكتب بقرن وكو كتله بچوكه كان لبن وكو كتله بچوكه كان لبن اما همو او شتاني ماده معلقاني لا يكوا بقينا ايك وكو كتله لبن خطوي دوام خطوي فلاكيوليشن او خطوه يعني او خطوه يكم بعربي دلين تخثر يعني تشربونوي ماده كان واوي خطوه دوام بعربي دلين التنديف ناس من جاب كردي يعني سوراني تشي بيدلين بلام ام خطوه تشيا او اويلا تخثر مرحله تخثر يعني يك ينقرتوا لم حول لا التنديف ده محاوله ذكرت ام كتله جوره تربن بوش جوره تربن زياتر بيكوا بنوسنا وبو بقى وجران تربت وزنكي زياد تربت بقى وزنكي زياد تربت ودا بنشت لجير لجير خزاني وكو چون لم ويندا ديارة استا اما ليرة او من هيا هندي مادة معلقة وزربيا نيجاتيف تشارج هركاتيك مادة شب زياد دكرين او يكتر دكرين وباشان لخطوي سيام فلاكيوليشن زيادتر يكتر يندقرن ووزنكي قرصتر ليدت بويا دينا جيروي تانكك اما خطوي تر خطوي كي ترمر هيا
في ضل سedimentation هند جار دو خطوة دو جار مرحلة يعني sedimentation يعني ترسيب نيشتون دو جار خطوة بكاردينين هند جار لهند مشروع بكو أوي دهوكو مشروعي خراب دم دو جار بكاردينين جارك بيش تخثر وتنديف أوي flocculation و population ولاباش ولاباش دا يعني هردو دو جار بكاردينين بلام إما باسي مبدأ أكيد كان چون كار دكات sedimentation باش آوكا لو خزانة درده چيت وزور كتلي تيايا وزور طوز وخوليش تيايا دكريت أو دا چيتا نو حوزيكي زور جورا وكو استابيشان دادم حوزي زور جوران كبوماوي زيادتر لنيوان 4 حتى 8 ساعات أو لم حوزانة دا ديت و أصلا استا دبينن أو دا سوريتا أو دا سورينا بسرعة كي زور هواش يعني كم دا سورنا بو أوي هرشتك كي تيادا لم أودا تنشتا جير حوزانة ولا جيري حوزانة شيهن هندك فلچي تايبت هن كأم هر كاتك فاشماوا يعني نشتوا كودب أو كودا كاتوا و دتريد دروا للرقاي هندي بوريا كاني تري فاشماوا بو فاشماوا دتريد دروي مشروع أما یک خطوه کی زور مهمه ل پاکردنەوەی یان معالجەی ئاو. خطوة سيم خطوة عفوا أوي ديترتشيا فلتريشن يعني ترشيح. استنزور هندك شت هن لنو أودا لا ريكاي هندك غازكان يعني هندك مادة يعني كانزا يعني هندك شدتري هيا لا ريكاي إيريشن وفلاكشن وكوكيوليشن يعني لريكاي سيديمنتيشن لم همو مرحلة عند دبورتو هر ماول لناودا بويا أمام مرحلة كي أساسية تقريبا مرحلة متايا كان ديتا فلتريشن. مبدئي فلتريشن برانسيبلي فلتريشن شون إجدا كان استوقوا أوي لوين دا توضيح باشتر توضيح تبيتن أو لريكي باش لسديمنتيشن حوزة كان أو دينا السر فلتر لم فلتر دا فلتريشن چيا حوزيكي جورا ودا بشكراوا بو چند چوار گوشه‌ای بچوکتر لم چوار گوشانه دا لم مربعانه چی تیایا سانت تیایا سانت رملی صحراء بیابانه کان تیایا و پاشان هندک حصوی جورو بچوکتر تا هر کاتک او لم نو رمله دا دیت خوارو لنو حصو ولنو حصو جورا كاني تريش آوا تقريبا 8 تا 9% فاق دبيتوا و خطوة زور مهمة اوي لدهوك من دو جار روشتم بو سر مشروعك چون سانت رمل لبياباني مصريان هناوا اگر هيك بلد ايا اما چون رمله جارك دو جار سه جار 100 جار فاق دكريت ايا بيس نابت امرار ام ساندا بيس نابت بالي بيس دبت مرحله كي هيا بيدلين باكوش او مرحله باكوش تشا او وكاتي فلتريشن بكاردينن او لسر وديتو لنو رمله كذا دروات وفاشان لنو جرافل او حصوانات او بردانه ودروتا بو خزينه بلام لكاتي فاكردنوي رمل او لجيرواتيت بو اوي فلتركه رملكه باك بكريت بچنجار او لهند لاي چپ و راستی حوزکانی فلتر هندك حوزيتر هيا اوي بيس دروات نو او
حوزانه و دەدرێتە دەرەوە وەکو پاشماوە دەچێتە دەرەوەی پرۆژە. ئەوە وەک پاکردنەوەی ڕەمل کە چۆن پاک دەکرێت. مرحلەی ترمان هەیە، مرحلەی کلۆرینیشن. کلۆرینیشن چییە؟ یعنی زیادکردنی کلۆرە. زۆر معلومە ئەوانەی ئەگەر کیمیاییان خوێندووە، کلۆر مادەیەکە بەکاردێت بۆ تعقیمی ئاو، بۆ نەهێشتنی زۆربەی ئەو مایکرۆ ئۆرگانیزمای لە ناو ئاودا تعقیم دەکرێت و پاک دەکرێن. پاشان چونکە ئەمە خەتوەیەکی زۆر مهمە، هەر هاتوو شتێک چە میکرۆبێک، بەکتریایەک یانیش مادەیەک مابێت لە ناو یەکێک لەو مەرحەلانەی هەموویاندا مابێت و یعنی پاک نەکراوێ، معالەجە نەکراوێت، لەم مەرحەلەدا کلۆر زیاد دەکرێن بۆ ئاو و ئاوەکە پاک دەبێت. تقریباً 100% ئاوەکە پاک دەبێت. ئەو کلۆرەی بەکاردێنن وەکو سۆدیوم هایپۆکلۆرایدە، ئەمە لە شێوەی گازە لەگەڵ ئاو تێکەڵ دەکرێن و دەبێتە وەکو شلە یانیش سائل. بوویە ئەمە بۆچ ئەمە بەکاردێنین؟ چونکە زۆر ئەرزانە و هەروەها بەکارهێنانەکەیشی زۆر ئاسانە، ئەوەندە بە زەحمەت و معقد نین. ئێستا ئەوە چون کلۆر لەسەر ئەوەکە زیاد دەکرێن. ئەوە قنینە یانیش تانکی کلۆرە لێرە دێت بۆ لێرە زیاد دەکرێت لەگەڵ ئاو، غازە لەگەڵ ئاو تێکەڵ دەکرێت و ئەمە ئاوەی کە لە مەرحەلەی فلترێشن دێتە کلۆرین دەچێتە سەر و لە کاتی کلۆردا تقریبا ئاوەکە پاک دەبێت، چونکە ئەم تعقیمە زۆر گرنگە. ئەمە علاقەتی بە ژیانی خەڵکە و خواردنەوەیە. خطوەی دواتر چییە؟ خطوەی ئەوەیە ئەو پاشان دەچێت بۆ مختبەرەکان. هەندێک تێستی زۆر گرنگی هەیە بۆ ئەم ئاوە دەکرێت، بۆ ئەوەی بیزانین ئاوەکە باشە بۆ خواردن یان نە، یان بیزانین ئایا کواڵەتی ئەم معمەلەیان پرۆژە چۆنە، باشە کارەکەیان دروستیان کردووە، میکرۆبەکان یانیش مادە کانزایەکانیش یان تۆز و خۆل یان هەر شتێکی یان گازەکان بە تەواوی پاکیان کردووە یان نە. ئەمە دەبێت بڕواتە بۆ مختبەر و هەندێک فەحسی مهم وەکو PH بۆ دەکرێن، فەحسی کلۆر بۆ دەکرێن و فەحسی تۆربیدیتی ئایا ئەم ئاوە چەند ڕەنگی سافە. ئەمە زۆر مهمن. لە دوایین شت ئەوە باز بکەن ئایا چۆن ئیستیدامەی ئەم ئیشە دەکەین، چۆن مەشروعەکە ناجح دەبێت. زۆر مهمە بەس لەم شتە بکەین. دەبێت ئەو مادانەی یانیش بۆ ئەوەی مەشروعەکە کارەکەی بە دروستایی بکات، بوویە دەبێت هەندێک ئەجهیزە و ئامیرەی سەهل بێت بۆ ئیشکردن، سەهل بێت بۆ چاکردنەوە سیانە. هەروەها دەبێت خۆی بپارێزین لە هەندێک سیستەمی معقدی ئەم، چونکە سیستەمی معقد هەر شتێک جارێک کەم شتێک عەتەڵێک هەبێت یان ئیشکالێک هەبێت و ئەوە دەبێتە هۆی لە کارکەوتنەوەی مەشروعەکە، چونکە ئەم مەشروعانە زۆر گرنگن، ڕۆژانە دەبێ ئیش بکەن و ئاو پاک بکرێن و دووبارە بدرێتە هاوڵاتیەکان یانیش بدرێتە باشە. ئەمە نقطەیەک. نقطەی تریش ئەوە دەبێت هەندێک جار هەندێک مادەی داخلی، یعنی هەر کاتێک محتاجی ئیشی یەکێک لە ئەم ئامیران نەبوو، ئەگەر ستافێکی دەبێت ستافێکی ئەکادمی بێت، باش بێت، چونکە ئیشەکە زۆر گرنگە. هەندێک جار اعتیمادی بۆ کەمکردنەوەی مەسروفاتی ئیشکردنی ئەم مەشروعە اعتیمادی بکرێنە لەسەر بەکارهێنانی تاقەی هەوا، تاقەی شەمسی. ئەمە زۆر گرنگن بۆ ئەوە ئیستیدامە یان بەردەوامی
ئەم مەشروعە بێت چونکە مەشروعەکە زۆر گرنگە هەر کاتێک ڕەبوەستێت بووە ئەزمێکی گەورەی ئاو دروست دەبێتن. ئەمەش ئەو ڕفرەنسانەی بەکار هاتوون و دەستان خۆش هەر پرسیارێکیش هەبێتن ئەوە مامۆستا کارزان. زۆر سپاس مامۆستاتان گران دەست سپاس دەنگم هەیە مامۆستا؟ بەڵێ مامۆستا بەڵێ. دەست خۆش بە مامۆستا. ئێستا من نامەکان دەکەمەوە بۆ ئەوانەی پرسیاریان هەیە لە ڕێگەی نامەکانەوە یان ئەوانەی دەستیان بەرز کردەوە من مایشیان بۆ دەکەمەوە. بەشێک لە بەڕێزان لە ئێستاوە دەستیان بەرز کردوت نازانم پرسیاریان هەیە یان هەر لە سەرەتایی نامەکان؟ تەواو مامۆستا ئێستا هەرێکی پرسیاریان هەبێت. ئێستا چۆن سکرین شێر ئاسایی ڕاژ نەگرم من ئێستا مامۆستا. بەڵێ مامۆستا من چاتەکە دەکەمەوە بۆ دەخوێنمەوە. تەواو. ئێستا چات کراوەیە و من فۆرمەکەش هەر لە شوێنی چاتەکاندا دەنێم. بەڕێزان ئەوانەی پرسیاریان هەیە دەتوان پرسیارەکان بکەن، ئەوانەش پرسیاریان نییە دەتوان فۆرمەکە پڕ بکەنەوە و هەوڵەکە بەجێ بهێڵن. ئەو بەڕێزانش دەستیان بەرز کردوتەوە. من ئێستا مایشیان دەکەم. کاک ئیبراهیم شێروانی فەرموو. کاک ئیبراهیم سلااو کاتتان باش دەنگم بەڵێ فەرموو دەنگت بێت ئەو کاتێک شتێکی جوانە دەستان خۆش بی شتێکی جوانتان کرد بەڕاستی شتێکی سەیدای دەکەم ئەو بابەتەی وروژات بەڕاستی بابەتێکی زۆر چ لە دهۆک یان چ لە هەولێر یان لە هەر شەوە ویستەتەری هەبی یان پاشەڕۆی هەبی دەستم بوو زیاتر لێرە ئاماژەی پێ بکرێت بۆ نمونە لە کۆمپانیا لە ئاوی ماڵان یعنی تۆزێک لێک جیا بکرابەوە شریکاتانەی کە هەیە هەندێک شەریکات هەیە برێن کرێ یا معالەجاتی سروشتی دەکرێ ئەگەر تۆزێک باس زۆر مەمنونی سەیدای دەبوون ئەگەر تۆزێکمان لە ڕوون کاتەوە یەکێ لە نێوان ئەو ئاوەی کە لە پاشەڕۆی ماڵانەوە دێ ماڵانە یان چ ئەو ئاوەی کە لە پاشەڕۆی شەریکاتی نەفتە یان شەریکاتی کێجی ئەلبانە یان هەر شەریکێک دیکەوامەوە بەکاربێنی لەگەلیان. دەستان خۆشبی زۆر سپاس. دەست خۆش مامۆستا. مامۆستا کارزان تۆزێک دەنگیان قەتع بوو نازانم بەضەبط پرسیارەکە چی بوو ئەگەر بەس دووبارە کاک ئیبراهیم ئەگەر بە کورتی پرسیارەکە دووبارە بکەیت چونکە دەنگت زۆر قەتع دەبوو من شتێ نەگەیشتم بە تەواوەتی. مامۆستا جان وەڵام من لە ڕێگام لە ناو سارم لەوانەیە لەبەر هەندێش ئەوەنەوی بەس ئەگەر لە سەیدا تۆزێک جیاوازی نێوان پاشەڕۆی ئاویەکان کەوانی کەماوەدی کیمیاویشتی وها بەکاردێنن تەبعاً لەگەڵ ئاوی پاشەڕۆی ماڵان هەیە هەرتەوە یان جیاوازیان هەیە بوون معالەجەی کیمیایی دەکرێت یان دەستان خۆشبی زۆر سپاس. مامۆستا جیاوازی نێوان ئاوی ماڵان لەگەڵ ئەو شەریکاتی نەفتان و معالەجەکانیش بە یەک معالەجە دەکرێت یان نا پێم وایە پرسیارەکەی ئەوا بوو. یعنی قەزەکەی ئاوەڕووی کارگایەکان و ئاوەڕووی ماڵەکان بە یەک عیلاج دەکرێت مەقسەد ئەو بوو؟ بەڵێ بەڵێ. باشە ئەوەی ئێستا قسەمان لەسەر کردو بڵێ ئەگەر ئەمە ئەو ڕێگەی ئێستا بەکاریان هاتووە معالەجەی تقریبا هەردووکیان دەکرێت چونکە هەردووکیان لە ئامیرە و فلتەرەکانی زۆر بەهێزیان دەردەڕوات هەر شتێکی دەبێت بەڵام هەندێک جار ئاوی کارگایەکان هەندێک مادەن هەن خەتارن بوویە ناکرێت بکرێنە ناو مەزدەرەکەی ئەنی بڕواتە ناو ڕووبارەکان خراپی هەیە
بۆ سەحەتی ئینسان بووە هەندێک جار ئەوە بەکار ناهێت معالەجە ناکرێت بە تەواوی. دەستخۆش بێ مامۆساگیان، دەستخۆشی لە مامۆسای بەڕێزەکەم بابەتەکەی بابەتێکی گرنگ بوو، بەڵام یەک سەرنجی پشکۆلم هەیە دیارە ئەم بابەتانی کە بڵاوکرێنەوە لە قوتابخانەی گرین سکوڵ من نزیکی ماوەی ساڵێکە و لە زۆرێک لە سیمینارەکانە بەشدار بووم، بە تایبەتی لەسەرم سیمیناری مامۆسا سیمینارەکە لایەنی تیۆری و لایەنی پراکتیکی هەیە. یعنی لایەنی تیۆریەکەی ئەوەیە کە مامۆسا جەنابی باسی کرد پیسبوونی ئاوچیە و چارەسەرکردنی پیسبوونی ئاوەڕۆ ئەوانە، بەڵام بەداخەوە ئێمە هەمومان گوێبیستی ئەوە بووین کە چارەسەرەکەی چییە، بەڵام بڕوا ناکەم کەسمان بتوانین ئەو چارەسەرە بکەین و ئەو ئاوەڕۆ و پیسی و ئاوەی کە هەیە بتوانین بە عەمەلی بەکرداری جێبەجێ بکەین. مامۆسا کارزان، مامۆسای بەڕێز، ئەگەر بکرێ سەرنجێک لەسەر ئەوە بە چکە ئیشی نەزەری بە قەناعەتی من دوای فترێک لە بیرە چێتەوە وەکوا هیچمان نەکرد بێ. بەکرداری شتێک هەیە لە هەرێمی کوردستانە، لە ناو ماڵەکانە، لە بازاڕە، لە دوکانە بتوانێت ئاوە پاپ بکاتەوە، شتی وا هەیە بوونی هەیە یان نە. سوپاسدانەکەم. دەست خۆش وەکو ئەوەی وڵاتمان هەندێک جار هەندێک مامۆستا کارزان قسە بکەمەوە بگورە مامۆستا زەحمەت نەبێت کاکی وەلای خۆت مایکەکە داخەی. بەڵێ فەرموو مامۆستا. بەسە تمام ببرن من سۆرانیەکەم ئەوەندە باش نییە، هەندێک جار نازانم ئەوەی من وت کە پێتان گەیشتیان ینی ئەو هەدەفەی من هەبوو پێگەیشتیان من زیاتر وابزانم ینی بە ڕێگای عەمەلیژم ینی وێنەکان پێشاندەم بۆ ئەوەی بیزانن کە چۆن ئاو پاک دەکرێت، بەڵام ئەوەی ئەگەر تو بڵێ ینی ئاو لە ماڵەکان پاک بکرێتەوە یانیش لە هەندێک شوێنی ناخوو وابزانم ئەمە شتێکی زەحمەتە یانیش ئەو ئامیرانە نین. هەندێک جار هەندێک فلتەریان هەیە لە ناو ماڵدا دادەنێن بۆ ئەوەی ئاوەکە پاک بکرێت. هەندێک شەریکە هەن کە دەڵێن ئەو ئەوەی ئێستا هەن بەکەلکی خواردن ناهێتەوە، بەڵام من خۆم ڕۆشتم بوو ئەو مەشروعە و لەوێ بووم هەندێک ئاوم لەگەڵ خۆم برد و لەوێ فەحەز کرد و ئاوەکە هیچ جیاوازی نییە، یعنی هیچ خراپیەکیش نییە. ئەو ئاوەی ئێستا ئەوەی من ئەو مەشروعی قسەم لەسەر کرد ئەوەی لە دووک هەیە و مەشئاوی دووک تقریبا هەمویان اعتیمادی لەسەر ئەو مەشروعەیە. جا نازانم ینی وەکو هەندێک شەریکە دێن ئەلانی خۆیان دەکەن کە فلتەر دێنن و فلتەر دادەنرێن لەسەر ئاوی خواردنەوە و دەڵێن ئەم ئاوە بەکەلکی خواردن ناهێت. من بە چاوی خۆم بە ئیسباتمان کرد کە ئاوەکە ئەوەی مەشروع دێت ئاوێکی پاقژە و بەکەلکی خواردن دێت و هیچ ئیشکالی نییە. ئەڵڵەهومە یەکێک هەبێت ئیشکالی گورچیلە هەبێتن کە زۆر حساس بێت ئەوە ئەم فلتەرانەی کەوەی شەریکە ئەعلانی بۆ دەکەم دابرێت ئەوە باش. دەست خۆش مامۆستا. مامۆستا کاکسەردار پرسیار دەکات دەڵێ ئایا تەنها کلۆر بەسە بۆ لابردنی میکرۆب و ڤایرۆس؟ نەخێر، ئەگەر لەم ئەم مەرحەلانە هەمویان دەبێت بڕوات و کوتایی بۆ تەکیدی دەبێت کلۆر، ینی کلۆر ئەو مادای هەن کە معلقن وەکو تۆز خۆل و هەندێک کانزاکان لە ناو ئاودا هەن بە تەواوی تعقیمیان ناکرێت، ینی بیت تعقیم بکرێت لە ڕووی سەحەتەوە باش بێت، بەڵام ینی هەندێک شت تێدا بێت ئەکارە تۆربێتی باش نەبێت، ڕەنگەکەی باش نەبێت. کاک ڕزگار پێم وابێ پرسیاری هەیە دەستی بەرز کردوتەوە. کاک شیڤان بگوڕم. کاک شیڤان ئێستا مایکەکەیتەوە
ئەم کاتتان باش مامۆستایانی بەڕێز کاتەی جەنابیشت باش. اهلا کاکازم خۆشتان دەکەم بۆ ئەو جۆرە سیمینار و بابەتە جوانانەی کە ئێوە پێشکەش دەکەن. ڕاحەتەن وەکو مامۆستای زانکۆ من لە پارە متابعەتان دەکەم بەڕاستی بابەتی زۆر باش و گرنگ تێدایە بۆ ناو کۆمەلگا سپاس دەکەم. و دەستخۆشی لە مامۆستای بەڕێز دەکەم. ئەم وەکو اختصاسەکی وەتەر ینی کە هایدرۆلۆژی ینی بابەتەکە زۆر مهم بوو بەڕاستی لە بۆ وڵاتی ما لە بۆ بڵێم لە بۆ هەموو شارەکانی وڵاتی ما زۆر پێویستە و بابەتە. ئێمە وەکو ڕوونکردنەوەیەک بدەم، ئێمە لە 2013 سەفەرێکمان کرد، دەورەیەکمان هەبوو لە ئەڵمانیا، هەر لە یەک ڕۆژەکان ئەو شوێنانیان پێکردین لە یەک لە شارە بچووکەکان نەک شارە گەورەکان، کە ئەو چۆن ئەو ئاوی پیسە کە چۆن ئەو ینی پاشەڕۆی ناو ئەو شارە مەسەلەن چۆن دەیهێننەوە ناو ینی شوێنێک ینی چی برێ وەتەر سەپلای لە بۆ دەکەن، ینی جگەل لەوەی کەوا سوودمەند دەبن لەو ئاوەی مامۆستا، سوودمەند دەبن لەو پاشەڕۆیانەش کە هەمووی جیا دەکەنەوە، کە وەکو بڵێم ئەگە بڵێم نزبەیەکی زۆر کەم لە ئاو بە فیرۆ دەڕواتن. ئەو ئاوە دووبارە تەصفیە دەکرێتەوە و تێکەڵی ڕووبار دەکرێتەوە، دووبارە لەو لای ینی بەکار دێنرێتەوە لە بۆ مەسائلی خواردنەوە. ینی بەڕاستی بە تەنها ئەوە نیە ئێمە سوود لەو ئاوە وەگرین، ینی دووبارە بۆ بەکارهێنانەوە یان بۆ پاکردنەوەی ئاوەکە، بەڵام ئەوان تیان دەکرد ئیسیفادەیان لەو پاشەڕوانەش دەکرد لە بۆ دروستکردنی گاز و بۆ هەروە ڕاست ئەویش هەیە لەندی سیستەمە زیرەکەکان ئەوەش هەیە، ئەو پاشماوە هەمویان استیفادەی تری لێوەردەگرن. دەستان خۆش، سپاس بۆ مداخلە. مامۆستا گیان ئەم پرسیارێک دەکەم، فلتەرانی کە لە ماڵان دادەنین بەڕاستی هەریەک بە نوع ڤێرژنێک، هەریەک بە نوع مۆدێلێک و هەریەک نوع سعرێک بەڕاستی، یعنی ئەمە زۆر جار دەبین لە دەرگای دەن من بە خۆم داهینمە ژوورە و ئەو کەسانێک کە دێن دادەنیشن طبعاً معلوماتێکی وچی بری هەندێکیان پێگوتراوە ئەوەندەی زیاتر مەڵێن، چونکە بەڕاستی جیازێکیان پێ ناو بەراغێ دەکەن و ئاوەکەی ژەنگ وەکو بڵێ ژەنگ دەکەنەوە و ئاوە پیسە و ماڵەکان هەم تووشی واسواسی دەکەن کە خۆی لە ئەسڵ و ئەساسەوە هەروان. یعنی ڕاستەوانە ئێمە پێویستمان بە نزبەیە، ینی بەڕاستی نزبەی ئەو ئیلیمنتانەیە چکەتەوەیان بیچانەوەیان بیتن ناو ئاوەکە، ناکرێ ئاوەکە تەنها خاڵی بکرێتەوە لەو ئیلیمنتانە لەو معدەنانە بەڕاستی کە هی بێ ئیستیفادە بمینێتەوە ئاوان. ئایا من دەپرسم ئەو ئاوانەی کەوا بۆ نوعی تەصفیە دەکرێن مامۆستا بەڕێز ئیستیفادەی دەمینێت کە ئاوەکە جاروادەی خۆی و هەزۆ تاڵە، یعنی نزبەی TDS-ەکەی دەگاتە 20 یعنی معقولە نزبەی TDS لە ئاوە 20 بیتن لە بۆ کەت و یعنی هیچ ئیستیفادە چوبای نامین وابزانم لە بۆ ئەو، یعنی ئەوەندە خاڵی دەکرێتەوە بەهۆی ئەو جیازانەوە. من بە ئەوە بە ئەوچی بڵێ لە هەندێک حالەت بە زیانی دەبینم بەڕاستی. ڕاستە نازم ڕای جەنابیشت لەسەر ئەو بابەتی. بەڵێ سەبارەت پێشتریش قسەم لەسەر ئەوە کرد کە ئەو شەریکانەی دێن بوو فلتەر لە ماڵەکان دادەنرێن. من خۆم شخصیان تا ئێستام ئەم فلتەرە نەدانەوە بەڕاست، ینی و قەناعەتیشم بە نییە، چونکە ئەو ئەوەی لە مەشروعەت دێت بۆ ناو ماڵەکان ئاوێکی پاقژە لەم هەموو فلتەرانە ڕۆشتووە. هەندی جار ئەوان هەندێک مادە بەکاردێنن بۆیە وەکو ئەعلان، ینی هەندێک شت لە پێش چاوتان دەکرێت یەکسەر قەناعەتتان بۆتان دروست دەکرێت ئەوە ئەمە ئەم جیهازە بکرێت زۆر باشە. ئەو جیهازە ئیشی خۆی ینی ئەوە ئیشی خۆ دەکرێت، معادلە دەکرێت، معادلە ینی وەکو معادلەیەکی معادن دەکرێت. هەندێک جار هەندێک معادن زۆر باشن بۆ لە ناو ئاو کەم دەکرێت و هەندێک معادنی تریش کە هەند باش نین، ینی ئەوش معادلە دەکرێت، هەموو وەکو نزبەیەک دەدرێت. بویە هەندێک جار کالسیومە پۆتاسیومە ئێوە دەزانن معادنی زۆر گرنگ لە ناو ئاودا هەن، بویە هیچ فەرقی
لا او اوي لا مشروع ديت اوي لا ترشيح دكريت بهوي او فلتر كان اما نا وكو اختني خوما برضو متابعي امشتم كردو ودوسي ما مستاكي تايبت مندي او تايبت مندي قسمان لسر مان كرد سر ام الشكل اويش بخوي وت من تا استم ام فلترا وام جهازه بكارم نهينا يعني هيج اشكالك نيا هندي جار هندي شتي وكو بلين اعلاني تجاري هندي شت لبيش شاطان بكرت بلى کاک ڕزگار پرسیاری هەیە کاک ڕزگار ئێستامای کرد دەکەینەوە ئەو پرسیارەکە فەرموو شرم مامۆستا کۆمیران دەکەم لە دهۆک باش زۆری دەکەم مامۆستا پۆزی حەفی اهلا كاك رزقار ئەو دێتە پۆقشکردنش هەشتەی حتا نوتێ ئەرێگە دووبارە ئەف ئەوە هەنێ بێتە پۆقشکردنی و ئەگەم گری درست بێت و دووبارە ئەبێ هەر پۆقشکە و ئەو دیۆی کێمنەوە بیژێ هەشتێ بوو نوتێ ئەندێ هەر بی کۆوەڵاتی وەرگیری دەکە يعني مقصدته او ما باقش كري اشتراك في الكري او حتى نوت الصدي ويقافي باقش بوي بشتينجي مكلور كري صد الصدي باقش بو چونكي بشتينجي في دفعة الكيميائي اللي كان جانزون كما دوباره ما مستقیم میرن که دوباره هر آب ما پاکش کنیم صد پاکش بود یعنی ما چند جور هر آب پاکش کنیم درست پروسه که هر بردوام بید هر صد وردگیری تبع توزاني اما كاك رزقار ابو وكي هكر بقى بيجن اكي امتحانك سر صاديه اكي صبر بيت وضعيه امتحانك قادي بكي ياو تيسكي كجرا قادي بالفعل ابا صدويه انا وكي مساله يعني اوف فاقجت بيت فاقش كامل فاقجت بيت انه اكير خارنيت هيتن يا عاديه خوب فحص بوتنا كرن اري اف اوفا يا درست انا بري بو ماني او مشروع بشتينجي دفعت كات الويري فحصابوت كان كلوريكاني باش نجي في حسابه كان وتوزيعت كان باجيريشني الباجيريشي وانا عند مشاريع صغيره هاي الويريجي جرى سات كان فحصت كان نسبه هكا ظن اشكال اكتدا هي يعني بورياكي على كي خراب ويا شكاستيا جرى قدي فحصت كان هكا كواليتي اوف نادرس بيت جرى قدي كلوريت كان دا وبو خلقي فرد كان بوشي چونكي مثلا قريده في صحته خلقي و قالك النقطه كا مهمه بس ياش ما مادام باقش ببيت خلاص شنو بجري قدي بيتا باقش كرين اون جي هكا بيتا باقش كرين خطوه كا زياده بس خوش رزقار لا توني بدويري هر بردوام يعني هر باقش ده كاين واستعمال كاين يعني شي هر استثمار ويلاقي بالخود زبري تابان يعني هر نفسي نوع كود بردوام تاجي اوباكودي ناك ها يعني او باقش كان هنكار بين جرى قدي باقش كان ها بلا مقصد بدرم ايه هنا بجاتو محتاج عندك اجهزه محتاج عندك اجهزه في الموضوع افتشتها يعني وبالفعل انت تبشينجي وي اوفي بفحصي اري درست باقش بو ان ميكروبن هندك هين جوب ناي ناديتن ادبيتن خرابن بصحتهم ربي تمام سپاس با مستقبل در دست خوش کاک رزگار مامۆستا خاتوزە سازان دەپرسێت جیاوازی چییە لە نێوان raw water treatment steps and waste water treatment steps الراو ووتر وويست ووتر زياتر بآوي معاملو أو بيدلن الراو ووتر وويست ووتر أو أوي وابزانم أو أوي أوري مالكانو أو أنا بيدلن ويست ووتر وراو ووتر يعني راو ووتر أوي خام هندي جار با أوي كانيش ديت خام با راو ووتر تيت کاگارام پرسیار بکات مایکەکەی بۆ دەکەینەوە کاک سعید بوو کاک سعید فەرموو
کاک سعید دیارە لێرە نییە. مامۆستا کاک پشدەر دەڵێ زۆرترین وڵات کامانن کە دووبارە ئاوی ئاوەڕۆ پاکش دەکەنەوە بە دووبارە بەکاردێنەوە؟ زۆربەی وڵاتەکان ئاویان دووبارە بەکاردێنن و سیستەمەکانی ئەوان باشترن و لە هەمویان لە ڕێگای خەسیسە و ژێرزەوی و مەشروعی خاصن یعنی قەسیسە لە ژێرزەوی دەروەت بوو ناو پرۆژەکە و لەوێ دووبارە چاک دەکرێن لە زۆر وڵاتەکان بەکاری دێنن ئەمە چونکە ئەیزانی ڕێژەی ئاوی خواردنەوە لە جیهاندا لە هەموو وڵات وەک یەک نییە، لە هەندێک وڵات زۆر کەمە، دەبێت استیفادەی لەم پرۆژانە بکرێن، پرۆژەی دووبارە بەکارهێنان و یان چاکردنەوەی ئاو. کاک ئارام مایک تێستا کراوەیە دەتوانی پرسیارەکە بکەیت. زۆر سوات بۆ ئەمینارە دەستان خۆش بێت. ڕاستی پرسیارەکەی من ئەوەیە کە لەو ساڵدا وەک قەیرانی ئاو هەیە ئایا کاریگەری ئەو پاشۆڕانە چیە لەسەر ئەو ئاوە کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر کەم بووە، یعنی کە سەیری بۆ لە بەنداوی دوکان دەکەی بە ڕێژەیەکی زۆر ئاوەکەم کرد بە نزیکی 9 مەتر، ئایا کاریگەری شوای دەبێت و پێویستە ئەو پاڵاوگانی کە هەن پێویستە سیستەمی پاڵاوگەیان بگۆڕن یان دەتوانێت بۆ پاڵاوگەیە بە هەمان شێوەی سیستەمی پێشتر ئاوەکە بپاڵێورێت؟ کارزان دووبارە نازانم ئەکەک ئارام ئەفان دووبارە بەس ئەو ئاوی ینی ئەوە ڕۆیانە ئەو پاشە ڕۆیانە کاریگەری دەبێتن لەسەر ئەو ینی قەیرانی ئاو ئەوانە کاریگەریەکی دەبێتن لەسەر بۆ نمونە ئەم ساڵ ئێمە تووشی ساڵیەکی زۆر بووینەوە ئاوی دەربەندیخانی بە نمونەیە ئەوەکە دەڕێنەوە مەتر زیاتر دابەزیوە ئەم ئاوە ڕۆیانە یاخود ئەو پاشماوانە کاریگەریش دەبێتن لەسەر ئەو قەیرانەیان زیاد بکە کەم بکە. بەڵێ من ئەوە تێگەم ینی لە پرسیارەکەت ئایا ئاوی ئاوەڕوو بڵێ ئێمە مستەمر ئاو ئێمە مستەهلکین ئاو زۆر بەکاردێنن ئەگەر هات و ئەم ئاوە لە ئاوەڕوەکان دووبارە بەکاری نەهێنرێن ئەوە زۆر تووشی قەیرانی لە مستەقبەلدا تووشی قەیرانی ئاو دەبن و کەمبوونەوەی ئاو ئێستا لە دهۆک سەدەی دهۆکمان هەیە لە پێشتر لە گوندێک بوو ئێستا بینایەتیان دەکەتوە ینی ئاویش ئەمساڵە قەیرانێکی تقریبا قەیرانێکی گەورە بوو هی ئاو طبعا تأثیری لەسەر ئاوی ژێرزەوی هەیە پێشتر باسم کرد لەسەر ئەوەی ئاعتیمادی کولی هەولێر لەسەر ئاوی ژێرزەویە جا ئەگەر ئەم ئاوە پاک نەکرێت و دووبارە نەکرێت بۆ کوێ دەڕۆت بوو لە ژێرزەوی دەچێت هەر ئەوی لەوەی پیس دەبێت ئەو ئەوەی ژێرزەوی پیس دەبێت بویە زۆر تەأثیری هەیە لەسەر ئەگەر دووبارە بەکاربێنن ئەوە دەبێت ینی محتاجی ئەوی زەوی نەبن. مامۆستا دەنگت زۆر نزمە ببوورە کاک ئارام. کاک ئارام دەنگت زۆر نزمە بەڕاستی لێت تێناگەێت دا لێون دەکەم ئەومان بە سیمینارێک پێشکەش کرد بەڵام ئێستا کە بە ڕێژەیەکی زۆر ئاو کەمی کردووە لە هەمان کاتدا ڕێژەی پیسبوونی ئاو بە خۆیەتی واتە پاشەڕۆ لە هەمان شێوەی جاران هیچ کەمی نەکردووە. ئایا پێویستە لە پاڵاوەکانە شتێکی جیاواز بەکاربێنرێت بۆی ئەو ئاوە کەمە بپاڵێورێت؟ سەیدا کامران من هیچ تێ نەگەیشتم دەنجی زۆر نزم بوو نازانم تۆ تێگەیشتی؟ والله مامۆستا ئێستا تۆ بەسوڕانی تێدەگەی مسۆرێنەکەم ینی باش ئەوەندە نییە ئەگەر دەنگیش کەم بێت من دەنجی زۆر نزم بوو کاکارم دەنگت زۆر نزم بوو ئەگەر بەنامەیەک دەنگی سپاس دەکەم عفو کە لەوانەیە ئێستا دەنگ باشتر بێت. بەڵێ فەرموو.
مەبەستم لەوەیە ئێستا سیستەمی پاڵاوەکان بە شێوازێک دەڕوا کە ڕێژەی ئاو زۆرە، بەڵام بۆ ئەم ساڵ کە ڕێژەی ئاو زۆر کەمی کردووە و پاشەڕۆژ بە هەمان شێوەی جاران حدبڕە لە زیادبوونیش دەیە. ئایا و کاتی کاریگەری لەسەر پاڵاوەکان چێ پێویستە سیستەمێکی جیاوازتر بەکاربێنن بۆی ئەو ئاوکە بە شازش دواتر پاڵێت؟ یعنی پاڵاوەکان چی لێ بکرێت مەبەست؟ تەواو کاک ئارام ئێستا ئێمە لە ڕاستیدا ینی دەبێت بە سەراحەت لە هەندێک شت قسە و باسی هەندێک شت بە سەراحەت بکەین. ئێمە هیچ سیستەمی ئاوانیە کە ئاوی ئاوەڕۆ بکەین، ینی ئەگەر ئەمە ینی مەفروضە حکومەت خەمی ئەم شتانە بخۆت و خەمخانە بگرێت، چونکە ئەمە گرێدای علاقەتی بە ژیانی خەڵکە. دەبێت ئاوی ئاوەڕۆ وا دروست بکرێت هەمووی لە شوێنێک کوو بگرێت و پاشان ئەمە دووبارە بەکارهێنرن، چونکە ئێستا ڕاستە ئەم ساڵە قەیرانە و ئاوی کەمە و بەڵام هیچ شتێک نەکراوە ئەم ئاوی ئاوەڕۆ وەکو خۆیە، هەر وەکو خۆیە و خەڵک مستەمر بەکاری ئیستیهلاک دەکەن، بەکاری دێنن و بەڵام هیچ ڕێکاری تری بۆ ناکرێت. ئەمە بێ سیستەمیە، وانە بێ پلانیە، بێ حکومەت زیاتر خەم لەم شتە بخۆت. ئەگەر ئەم ساڵە نەبێت بۆ ساڵانێکی بۆ ساڵانی دواتر دەبێت ئەم ئاوە لە شوێنێک سیستەمێک دروست بکرێت، لە ژێر زەوی قەچستەکان دروست بکرێت بە ئەو پاشەڕوە هیچ ئەکبەر کەمیە ئیستیفادەی بخۆ لەو ئەوەڕۆ بکات و دووبارە بەکارێت بۆ ئەوەی وەکو ساڵانی ئەم ساڵ قەیرانی ئاو سەری هەڵدا بە حەلی بکات. مامۆستا دلێر کاک دلێر پرسیارێکی هەیە؟ فەرموو کاک دلێر. سڵاوتان لێ بێ، دەست خۆش بۆ دەرفەکە جوانە و ئەو بابەتە جوانە. باو لە تۆش. دوو پرسیارم هەیە سەبارەت بە کانیەکانی کوردستان، ئەوانەی لە کوردستانات بۆ نمونە کانیە گەورەکانی کوردستان وەکو بێخاریان، جوندیان یان هەر کانیەکی تر کە لە کوردستانە هەیە، سەرچاوی ئەو ئاوە لە چەندەرە؟ ئایا خەزانەکەی خەزانەیە یان بۆ نمونە هەر شتێکی ترە؟ کاک کارزان؟ ئەوە زیاتر اختصاصی جیۆلۆجی ینی مەزدەرەکەی، بەڵام ئەوەی هەر مەزدەری ئەم ئاوە ئەوەی ژێرزەویە. هەر کاتێک باران و بەفر دێت و باران یانیش بەفر دەتوێتەوە لە سەر چیاکان دێت لە شوێنێک کۆ دەبێت، ئەو شوێنە کە ئاوی ژێرزەوی دێتە گراوند وۆتەر، لەوەی کو دەبێت و ئەم مەزدەرانە زیاتر ینی لە هەندێک کانین هەن کە سبحان الله هەر قەیرانیش بێ هەر ئاو کەم بێت مەزدەرەکەی هەر ئەوەیە. ئەوە شتێکی جیۆلۆجیە بەڕاستی، ینی ئەوەندە اختصاصی من نییە کە ئەو ئاوە چۆنە و لە چێن دەرێتی و چۆنە، ئەمە شتێکی گرێدای علاقەتی بە جیۆلۆجیەوە هەیە. بەڵام ئەوە بتاکید ئاوی ژێرزەویە لە مەنطقەیەکی زۆر ینی گەورەی کو دەبێت و لەو شوێنە دەردەکەون وەکو بێخال ئەحمەد ئاوە ئەو کانیە گەورانان ماشەڵڵا ئاویان وەکو خۆیە کەمیش نەو کردووە. دەست خۆش ئاخر لەبەر ئەوەیە جارێ ئەبینی 300 متر 400 متر ئاوەکە کمەکە، معنای ئاوی ئەوانەش هەرکم ناکە هەروە خۆیت. دیارە ئەودیەکەی عمقەکەی زیاترە، ینی کورتترە. ئەو ئەوەی کو دەبێت لە شوێنێک کە عمقی زیاترە لەوەی اعتیمادی بیرتەوازیان لەسەر دەکەن. بەڕای من نازانم. بەرێ دەست خۆش. ئەی پرسیاری دووەم سەبارەت بەو شوێنانەیە، بۆ نمونە هەندێک شوێنمان هەیە لە کوردستان تووشی معنای هەر بەخۆی رادیۆ ئەکتیڤیتیان معنای ئەو تیشکە ئەلفا و بێتا و گامەیان هەیە، نازانم ئەوانیش یان هەر شوێنێکی تر دەبی هەر بەو شوێنە پاک بکرێتەوە یان ئاوەکەی جیاوازە لە ڕووی پاکردنەوە و تەسفیەکردنی؟ والله من باسی ئاوی ئاوەڕووی ماڵەکان و ئەوەی لە معامل و ئەوانە دەردەشێت باسم لەسەر ئەو بوو، بەڵام ئەوانەی هەندێک سیستەمی تری پاکردنەوەی خاصن بە ئەلترا ڤایۆڵێت
أشياء تحت البنفسجي أويش هيا دبت أو حالتي تو باز دكي بمريانا أو باك بكريتوا معناه اواني شهر باك كرينو زور زيان برشا اگر او بي اوانش باك دكرين وهندي ركي خاص بيدلين الترا فايوليت دست خوش ما مستا برزي زور سپاس دست خوش دوورە مامۆستا دەڵێ ئاوی سلێمانی تام و بۆنی ناخۆشە ڕەنگی زێردە ئەشێت بۆ خواردنەوە ینی کێشەی نییە بۆ خواردنەوە رنگ و طعم رنگی طعمی ناخوش بونی ناخوش دەڵێ ڕەنگی زێردە و تام و بۆنی ناخۆشە ناوڵە ئەو ئاوا دەبێ فەحز بکرێت دەبێت دووبارە فەحز بکرێت ئایا بچی چونکە یەکێک لە خاڵهەلە گرنگەکان و سیفەتە کیمیاییەکان توربدتی بوو ئەوەیە ئایا ئاوەکە سافە یانە ینی ئاوەکە خاوێنە و طعم و بوونیش بوویە ئایا ئەو چ سیستەمی چاککردنەوە بەکاردێنن ئایا وەکو ئەوەی ئێمە ئێستا قسەمان لەسەر کردویان ڕێکایەکی ترە چونکە پێشتر باسمان لەسەر کرد کە تەهویە بوش تەهویە بوو دەکرێت بووە ئەو تام و بێنە نەخۆشانەی لە ئاو دەبات ئایا ئەم ئاوە ئیرێشن بۆ دەکرێت سەپڵای ئۆکسیژین بۆ دەکرێت ئەگەر ئەمە نەکرێت دیارە لەبەر ئەم سەبەبەیە ئەم بوون و تاما نەخۆشە لێدێت بەڵێ مامۆستا دکتۆرە دێرین دەڵێ what are your opinion about the company that visited Tom to screen water ئێوە پێشترمان قسەمان لەسەر کرد ئەوانەی دێن دڵێن ئەو فلتەر دابنێن نازانم ئەوان لەسەر چه ئەساس فەحسی ئەم ئاوا دەکەن و وا خەڵک دەترسێنن و هەندێک مادە بەکاردێنن چونکە ئەو ئاوەی من خۆم ڕوشتم چەند جار ڕوشتم بۆ دایری ئاو ئەسبوعێک لەوێ بووم زۆر جار ئێمە لەگەڵ ستافی دایرەکە ڕوشتم بۆ ماڵەکان یعنی هەر کاتێک ئافرەتێک ئاو ژن هەبوون لە بەردەرگە